السلام عليكم ورحمة الله وبركاته. تقبل الله منا ومنكم زجن لهم مسلمان پیرۆز بی. دیارە ئەمڕۆ ڕێکخراوی ڕۆشنایی دەرفەتە رەخسان بێ بۆ هەموو نابینیانەی کە دەیانوێت لە نزیکەوە جەژن پیرۆزە لە یەکتر بکەن. البته ئەمە بۆ یەکەم جار لە نوێژ نابینە شتیا بکرێت کە دەرفەتێک بخرێ نابینیەکان ڕاستەوخۆ لە نزیکەوە جەژن پیرۆزە لێک بکەن. تاوەکو ئێستاش تاوەکو ئەو جەژنش یەک لە معناتە گەورەکانی نابینیان لە ڕۆژانی جەژن ئەو بوو کە کەسی وانە نەبوو سەردانیان بکەن یاخود ئەوان سەردانی کەسی نزیکانیان بکەن. بەڵام سوپاس بخوا ئەمڕۆ ڕۆشنایی هەستا بەڕێخستنی دەرفەتە و ئێوارە خوانەچش لێکە نابینیان لە ڕۆژی جەژندا ئەوانەی شادی بژێڕن حەز بە کەیف و خۆشی بکەن لەوەی کە بەیەکەوە دابنیشت و لە نزیکەوە بەڕاستە و خۆ جەژنان لەگەی بکەن و هەروەها بەیەکەوە نزیکەوە نانێکی جەژنانە بەیەکەوە بخۆن. خوازارم خوا پەروەردگار لە هەموو لایەک قبول کە خوا خێر و خێر خوازەرمونسی کە بۆ شێستایە لە ڕاستیدا ڕۆشنایی لە ماوەی ڕابردوو لەو ماوەی کە کاری کردێ دەستی لە زۆر مەسئلەی زۆر حساسی ژیانی نابینا بردە بۆی کە بە خەمیان چووە هەروەها بەوەی کە شتی وای کردووە بوویتە پێشەنگێک لە هەموو مؤسسەکانی دیکە کە ئەوانش بەردەوام بە لەو ڕێە حەز و معانات نابکەن. بەڕاستی هیچ کەسێک هەست بوو معاناتە ناکە ئیلا مەگەم نابینا نەبی و هیچ کەسەکیش گرنگی پێگەی و مۆزوعی نازانی مەگەم ئیلا نابینا نەبی. جا هیوادارم ئەویشە بە بەرزبی نرخێنن خوای پەروەردگارش لام لایش قبول کە ئێستا بەخۆشتان گوێبیستێ بە ڕێزانە دەبن کە لقایان لەگەڵ دەکرێت لۆی کە بزانن پێگەی ئەو دەرفەتە پێگەی ئەو ئێوارەخواانە لە ڕۆژ جەژن چەندە گرنگە. یا شەرزاد بەخێر بێ خی گەورە سەلامەتان کە یاڕەبی بەلامەبی کاکە خۆشحاڵن کە لێرە دەبینین دەمانەوەی لێرە لۆ من بەسکە کە هەست چۆنە لەوەی کە ئەمڕۆ کەمەڵک نبینە بە شێواز ڕاستەخۆ جەژانە دەکەن کە بۆ یەکەم جارە شتی وا بکری. بە ناوی خی گەورە میهرەبان سەرەتا جژنە پیرۆزە لە خۆم و لە تەوای ئەو نبینە بە ڕێزانە دەکەم کە لێرن و لەگەر ئەو بە ڕێزانەی کە لە ڕێکخراوی ڕۆشنایی هەستاینە بە ئەنجامدانی ئەو خڕبوونەوەیە زۆر جێی دەستخۆشیە و خی پەروەردیگار پاداشتی بە خێریان بداتەوە و خی گەورە سەرکەوت و سەلامەتان کە بەڕاستی ڕێکخراوی ڕۆشنایی جێی دڵخۆشی و دەستخۆشیە جێی ڕێز و تەقدیر نبینایانە فترێکی کەمە ڕێکخراوی ڕۆشنایی دروست بووە بەڵام خزمەتێکی زۆر گەورەی کردیە. ئەمە زۆر پێ خۆشحاڵین کە ئەوڕۆ وەکو کۆمەڵێک نبینای خێزاندار و کۆمەڵێک نبینای گەنج لێرە کۆبووینەوە لە ئەوەی کە کەشوهۆیاکی خۆش بەسەر بەرین جەوەکی خۆش وەربگرین و لەگەر هەموو ئەوانەشدا بەڕاستی کە گرنگترە ئەگەرچی وەسایلی ئەلکترۆنیار شێ بەڵام ئەو تام و چێژەی نییە کە ئەتۆ ڕوبەڕوو ڕاستەخۆ کەسەکەی ببینی ولی ئەوڕۆمە کۆمەڵێک نبینە لەکانە کۆبوونەوە جژنە پیرۆزایی ڕاستەوخۆ دەکەین بەڕاستی ئەوە جێی دەستخۆشیە تا ئێستا هیچ ڕێکخراوێکی کەمەندامان و نبینیان نەیتوانێت کارێکی وا بکە ڕۆژێکی وا گەورە و گرین کە ڕۆژی جژنی قوربانە ئەو کۆمەڵە نبینایە خڕ بکاتەوە خوانەچیان لە بۆ ئامادە بکە و ڕێکخراوی ڕۆشنایی بەڕاستی کاری زۆر گرنگ و گەورەی کردیە بە بەردەوام ئفتار سایمی هەبووە بە بەردەوام کار و ساڵاتی خێرخوازی هەبووە بە بەردەوام کار و ساڵاتی ڕۆشنبیری هەبووە ئەو مەکتتەبەی تۆمار کردیە بە بەردەوام خزمەتی خەڵکی دەکەن و بە بەردەوام کاروباری تەندروستی و کۆمەڵایەتی خەڵکی ڕادەپەڕێنن ئەمە ژۆکو نبینیان بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەین تەنها ئەوەندەمان پێ دەکرێت خی پەروەردیگار پاداشتی بە خێریان بداتەوە سەرکەوت و سەرفرازی هەردوو دنیا بن ئەمە زۆر چەند ئەمەیەتان ڕازین داوا لە خی پەروەردیگار دەکەین هزار ئەوەندە زیاترتان ڕازی بی و نمونەتان زۆرتر بی زۆر بەخێر بن. رحمتخواالێ گەلە بخێر بەسەرتان کات جەناب وەکو بەشدار بوێکی ئەم مەراسیمە ئەم پرۆسە و پرۆژەیە کە ڕۆشنایی ڕێژ خستە خی گەورە لێ ئاسان کردەوەی کە و یەکەم جار لە جەژن نبینا بتوانن بەیەکەوە کۆبنەوە هەستی جەنابتان چی لەوە بابەتەی. بەڵێ بەنای خی گەورە مێرەبان پیرۆزبای جژنی قوربان لام و مسلمانانی جیان بەگەشتی کوردستان بە تایبەتی دەکەم و مێت دەکەم کە ئەم جەژنم بێتەمای خێر و خۆشی بۆ هەموو مسلمانێک لە هەر شوێنێک بی دەستخۆشیێکی زۆر لە ڕێکخراوی ڕۆشنایی دەکەم بەڕاستی هەستێکی خۆشەکە ئەمڕۆ بۆ یەکەم جار ڕێکخراوی ڕۆشنایی هەستاوە بە گۆکردنەوەی سەرجەم نبینیان لە پاشی سامی عەبدوڕەحمان بەڕاستی وەزێگای دەستخۆشی من خۆم یەکەم جارەکە لەگەڵ کۆمەڵێک لە براو خوشکانی نبینام و لەگەر ئەو برا بەڕێزانە و ڕێکخراوی ڕۆشنایی لێرەدا کۆ دەبینەوە یانەوە پرۆژەیەکی ناوازەیە ئومێدی سەرکەوتنیان بۆ دەخوازم ومێت دەکەم کە لە هەموو بۆنەکانی تریش پرۆژەی ئاوا لەو شێوەیان هەبێ بەوەی کە هەم نبینیان لەگەڵ یەکتری پەیوەندی کۆمەڵایەتیان باش بێ و هەم ڕێکخراوی ڕۆشنایش بتوانانی خزمەتی زیاتریان بکە. دەستخۆش کاکسمال بەخێر بێ زۆر سپاس سەلامت زۆر خۆشحاڵم کە لێرە دەبینم. خۆشحاڵ کاکسمال جەوەک ئاگاداری کە ڕێکخراوی ڕۆشنایی ڕۆستە بە دەرفەتێک ڕەخسانین دەرفەتێک کەلوی کە نبینیان بۆ یەکەم جار لە جەژندا لێرە بەیەکەوە جەژانە بکەن و بەیەکەوەش نانێک جەژانە بخۆین بۆ پێکە جەنابتان نبینایی لە مێژینی هەر لە دایک و نبینیانە و لەگەڵ نبینیان زۆر ژیاون ئەو بابەتە پێگەی و بابەتە لای جەنابتان چۆنە و چۆنی ژێ نرخێنن و گرنگی و بابەتە لە چدایە. بەناوی خی گەورە میهرەبان دەستان خۆش بی خۆم زۆر بە خۆشحاڵ دەزانم کە یەکەم جارە
لە ناو پرۆسەی هاوسەرگیری بەشداری ئەو جۆرە کۆبوونەوانە دەکەم. پیرۆزی ژیان پرۆسی هاوسەرگیری تا ئەنجامدا. بەنسبەت ئەو کۆبوونەوەیە بەڕاستی زۆر گرنگ و زەرور و دەستی گۆش خۆشبی کە ئەو پەڕی ئاسانکاریە لۆ لەبەرەوەی ئێستا ئەوانە هەمووی کە لێرەنە ئەمە هەموو برادری یەکترینە ساڵانێکە پێکەوە دەژین ئەگەر بمەوێ بخۆم و بەعایلەی خۆم بمەوێ سەردانی هەرێک لەوانە بکەم کاتە چێکجار زۆر و کولفە چێکجار زۆرم دەڕوە بەڵام کە لێرانە جەنابتان بووینە هۆی ئەوەی کە ئەمە لێرە هەمومان یەکتری ببینی وەکو ئەوی وایە کە ئەمە چوبینە ماڵی یەکتریمان لە ماڵەوە دیت و چکە ئێرە ماڵی هەمومانە ئەوەی کە لێرە ئێرە بە ماڵی خۆی دەزانی ڕۆشنایش ڕئیسی ئەو عایلە گەورەیە کە ئەمەی لێرە بە یەکتری گەیان و هەمومان لێرە جێژنانی خۆمانەکەی زەوە خۆش دروست دەکەین و بەڕاستی هیوادارم لە دەرەوەی دوو جەژنەکەیش ئەو جۆرە کۆبوونەوانە هەبێ زۆر سوپاس. هاوسەڕەوی بەخێر بێ سەلامەتکە ڕەبی. هاوسەڕەبین وەک دەزانی کەەوە ڕۆشنایی دەرفەتە شووار ڕێخستیە کە نابینەکان ڕاستە خۆ جەژنان لەگەی بکەن پێم وایە یەکەم جارە شتیوا بکرێ پێگەی ئەو ئیشە لای جەنابتان و هەستی جەنابیشان لەو ئیشەی چییە؟ پێگەی ئەو گەشتانە بە تایبەتی مەسلەی جەژن یا مەسلەی پرسا یا مەسلەی خۆشی بەڕاستی گرنگەکە چووکە نابینیان ناتوان خۆیان بڕۆنە دەرەوە و خۆیان ئەو کاروبارانی کە بۆ جەژن پێویستە بیگرنە بەر بۆی کە بتوانن لە داهاتوو جێژی خۆش بەڕێوە بگەنیان یەکتری ببینن لێرەشدا بۆ دوو خاڵ ئەمن ئەو پێگەی گرنگی کۆ دەکەم و خاڵ یەکەم سپاس بۆ خوا ڕێکخراوی ڕۆشنایی بە هەوڵە خێرخوازیەکانی توانی هەم بۆ منداڵان هەم بۆ خێزانەکان جلی و بەردی جەژن و پێداوی جەژن دابیم کات و کۆمەڵێک هاوکاری مادی و تایبەتی بکرێن بۆی کە جەژنێکی خۆش و جەژنێک و کەسانە بکەن کە بەڕاستی پێویستیان بە جەژنەوە چێژە دەژنەوە دەگرن لایەنە معنەویەکەش کە کۆبوونەوەی ئەمڕۆ بەڕاستی منداڵەکانی من کە من خاوەنی چوار منداڵم ژیان و جە و باردۆخێک تایبەتیان هەیە یەکەم جەژنە لەگەڵ کۆمەڵە خەڵک بێنە دەرەوە یەکەم جەژنەکە بەڕاستی هەست بەوە بکەن ئەوانیش چواردەوریان کۆمەڵە کەسی ها و مەعانات و هاو شێوەی خۆیان هەیە لەگە منداڵەکان یاری بکەن و کاتش خۆش بەسەر بن خی گەورە پاداش و کەسان دەکە بۆ کارە هەڵدەستن بەڕاستی ئەزەکەی تەنها لە خی گەورەیە چونکە ئێمە ناتوانین ئەزر و ئەو کارە خەیرانە وەکو زاهیریان پێوانە بکەین خەگەرە پاداش شەمداتەوە بەخێر بێخوا بەڵە خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون و بینیتان ئەوە هەستی ناخی کۆمەڵێک لەو بەشدار بوانە بوون کامڕۆ لە پرۆسەیەک و پرۆژەیەکی ڕۆشنایی کە بۆ یەکەم جارە ئەنجام درێت لە جەژندا کە نابینیان لە نزیکەوە جەژانە لێک بکەن وەک بیستان ئەوە کەڵپەی ناخیان بوو هەست و سۆزیان و کە دەریان بڕی بەشەشان دەڕیان توانی قسە بکەن لە بەرەوەی کە نیانتانی بە چ جۆرەك خۆشحاڵی خۆیان دەربڕن هیوادارم ئەممان بتوانین بێکەوە لە هەست و مەعاناتی یەکتێ بگەین و خی گەورە یار و یاوەرمان بی وەکو ڕۆشنایی کە بتوانین ئەو پرۆسێ بەردەوام بکەین لە جەژن و لە غێری جەژنەکانیش کۆمەڵە شتێتتر کۆمەڵک مەعاناتر هەیە نابینە تێدانا کەس پێی نازانی ئللا مەگەم کەسەکە بۆ خۆی نابی کە ڕۆشنایش بەشێکە لە نابینیان بۆ شتان دەزانی خوا یار و پشتیوان بی دەست دەبین بۆ هەموو بابەتانی کە نابینە تێدا مەعانە دەچێژی ڕۆشنایی دەیەوێ دڵی تاک بەتاش نابینیان ڕۆشن بکاتەوە پڕشنجی ڕۆشناییەکەی بۆ هەمووان پەخش و بەخش بکە. السلام عليكم ورحمة الله وبركاته.